یەکێتی وەکو دوکانێک دێتە پێشچاو. جەڵال تاڵەبانی ساحەبی دوکانێک بوو بێ عەلاف گەنم فرۆش گەنم و جۆ فرۆش جۆشیان زۆر فرۆش لە بەکرەجۆ کاتی 66. ئەم دوکاندارە ڕەواجی بە دوکانەکەیدا گەنمی هێنا و گەنمی خستە پێشچاوی خەڵکی و خەڵکی هاتن کڕیان و دەوڵەمەند بوو. سەرمایەکە دوکانەکەی، سەرمایەی یەکێتیش کوردایەتی بوو. گەنم فرۆشیەکەی خەبات و خوێنەکەی بوو کە هەموو پێشمەرگەیە کردیان. ئێستا گەورە بوون، فەرعیتریان هەیە و پارەکانیان لە دەرەدانا و پێویستیان بە دوکانەکە نەماوە. عایلەی تاڵەبانی ئەوەی کە ئەی فرۆشن دوکانەکەیە، کوردایەتیە، خەبات و خوێنە، نفوزی پێشمەرگی. پێشمەرگی خۆی ئینتیحارەکە، پێشمەرگی خۆیە کوژێ، ئەگری لەو سەرجادەیە، شیعەیەکی هەتی و مچەی سیغا گاڵتەی پێکا کە ئەگری ڕۆڵەمەگری ئێمە خۆ ناین بۆ کوشتنی تو. ڕۆڵەمەگری ئێمە هەر پەڕۆیەک هەڵەکەین کە پێوترە عەلەمی عێراق. ئەم عایلەیە خائین بوون لە یەکەم ڕۆژیان. کۆتایی بە قسەکەم بەوە دێنم کە عەرەبەکان بۆ سەدام حوسێن شتێکیانەوت، شعرێک دێڕە شعرێکی عامی و فسحەتێکە لەڵێ: كان في حينا كلبا أتعب الناس عواه خلف الملعون جروا طلع أنقص من أباه. يعني سەجێک هەبوو لە کۆڵانەکەمانە خەڵکەکەی بێزار کردبوو بە وەڕینی خۆی، کەچی ئەم سەگە پیسە کە تۆپی یەکێکی تری لە دوای خۆی بەجێهێشت ئەنگەس من ئەباه، یعنی لە باوکی پیستر بوو. ئەبێ بزانن جەڵال تاڵەبانیش کە تۆپی کەی لە دوای خۆی بەجێهێشتەوە کە ئەنگەس من ئەباه. ئەوەش نەتیجەی ئەوانە، ئەوە کوردایەتی ئەوانەکانن کە چۆن بوون بە ڕقم. ئەوە لە باسێکی ترا باسەکەمەوە بە حەول و قووەتی خوا کە حەلەقاتی تری باسی جەڵال تاڵەبانی یەکەمەوە.